پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجە لە پیاوانی و خەڵکی بەتەمەن و گەنجی هەڵەبجەکەم کە لەم باخچانە دائنیشن هیوادارم وەکو ئەو کەسانە دروستیان کردووە ئەو کەسانەش لێرە دائنیشن هاتوچێن باخچەکەن پاک و خاوێنیەکەی بپارێزن دار و درەخت و گوڵەکانی نەشکێنن بۆ ئەوەی کەوا ئەو نمونە جوانە بمێنێتەوە. پاک و خاوێنی لە ئیسلامە فەرزە واجبە هیچ عیبادەتێکی ئیسلام بەبێ پاک و خاوێنی وەرناگیرێ تەهارەت بەشێکە لە دین ئەوە یەکێ. دوو پاراستنی ژینگە فەرزە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری کردووە ئەگەر قیامەت بەرپا بوو فوکرا بە سوورە یەکێ لە ئێمە نمامێکی بەدەست و بۆڵێن مامەکە بنێژە مەڵێ دنیا ئاخر بووە نە بینێژە. ئەوە دەربارەی ئەوە لە حەدیثێکی ترا فەرمێ ئەڵێ هەر مسلمانێ هەر ئینسانێ درەختێ بنێژێ یا زەرعاتێ بچێنێ ئینسانێ لێی بخوا یا حەیوانێ یا باڵدارێ حتا دزێک لێی بدزێ ئیلا خوای گەورە سەدەقە بۆ ئەو خاوەنەیە نووسێ. هاندانە بۆ ئاوەدانکردنەوە بۆ ناشتن بۆ ڕواندن بۆ جوانکردن. لەبەرەوە ئەمە شتێکی زۆر زۆر باشە و لە غەزاکانە غەزایەکە کەوا ئیسلام بەرامبەر بە دوژمنانی ئیسلام وەستاوە. پێغەمبەری خوا ئامۆژگاری سەحابەیەکە ئەڵێ داری تەڕ نەبرن داری تەڕ و بەری نەبڕن. حەدیثێکی ترێ ئەڵێ لە سێبەری دارە دانەنیشن دەست بە ئاو بگەێنن. هەر کەسێ لە سەبەری دارە دانیشێ دەست بە ئاو بگەێنێ پیسی بکە یا میسکە خەڵک لعنەتی لێیەکە. خۆتان پارێزن لە لعنەتی خەڵکی. لە ئاوە پیسی نەکەن میز نەکەن لە ناو ئاو چونکە سەرچاوی نەخۆشیە. ئەمانە هەموو ژینگە پارێزی و هاندانە بۆ ئەوەی کەوا ئەم دنیاە بە جوانی بمێنێتەوە ئەم کۆمەلگایە لە کەشێکی جوان و ئۆکسیجینێکی پاکە. وەڵای داوایان لێ یەکەم بەر لە هەموو کەسێ بە ماڵی خۆیانی بزانن. هەر کەسێ هێتە ئەم باخچە لێرە دانیشێ ئەمە بە ماڵی خۆی بزانێ پارێزگاری ماڵەکەی خۆی کا پارێزگاری ئێرێش بکە نە چیمەنەکە هەڵکەنن نە گوڵەکان بشکێنن نە دارەکان بشکێنن نە دەبە و کاغەز و فلتەری جگەرە فڕێبن. بەڕاستی ئەبێ بیرێکیەوە بکرێتەوە کەوا سەتڵی زبڵ و خۆڵ شتیوە زۆر دابنرێ بۆ ئەوەی هەر کەسێک جگەرەیە چکلێتێکی خوار فڕی باتە ناوی ئەوە و ئەوانە. بۆیە داوایان لێ یەکەم بۆ کەسانش پارێزگاری ئەم دەستکەوتە بکەنەوە شتێکی بچکۆلەیە لە چاو وڵاتانە هیچ نییە بەڵام بەنسبەت هەڵەبجەوە جوانێکی بەخشیوە بە شارەکە. ئێمجاکە نەمێڵاوە ئەم باخچە تینگی بووە هەموو هەفتەیە تەنکەری ئەوم بۆ هەوڵبووە هەموو هەفتەی. ئەوە شارەوانی ئاگادارە ئەوە کە عومەرە ها ئەو دوانە هەرتیار ئاگادار کە من نەمێڵەوە ئەم باخچە ئاوی لێ بوڕێ هەموو هەفتەیە تەنکەری ئەوم بهێناوە. وەڵا جوانە وەڵا ئەگەر خەڵکەکە خۆی بێڵێ و پیس و پۆخری نەکە وەڵا ژێکی جوانە زۆر جوانە خوانەی بڕێ دەستی ئەو کەسە خۆش بێ کە ئەمەی ڕەخساندۆ بۆ ئێمە. وەڵای قوربانگیان ئەمەنە گرنگە ئەو پەڕی ئێمە خزمەتی ئەوەکەین باخچەویش خزمەتی ئێمەیەک وایەوە نییە ئەو شتێکە وەکو ئاوە هەوا وەکو خۆڵ و ئاوەهای. ناوم کەمال جەلالەیە یەکم لە بەرکەوتوانی چێکی کیمیایی. یەکەم خاڵ کە ئێمە دوکتۆر چوینەتە لای یەکەم خاڵ ئەڵێ پێویستیتان بە ژینگەیەکی لەبارەیە ژینگەیەکی خۆش یعنی هەوایەکی پاک سەوزاییەکی زۆر. ئێمە داواکارین لە بەرپرسانی ئەم شارە سەوزایی زیاتر لە ناو شارە ئەم باخچانە بپارێزرێن پاک و پختەیی بکرێن کارمەندی باشی بۆ دانێن بۆ پاک و پختەکردنی. هەتا ژینگەیەکی باشتر و هەوایەکی باش و سەوزایی بۆ ئێمە باشترە. داواکارین زیاتر پەرەی پێدەن زیاتر لێ پرسینەوەی لێ بکەن.